سڵاو لە بینەران و بیسەرانی خۆشەویست بەناز سەعیدم خۆشحاڵم ئەم جارش لەگەڵتانم لە پۆدکاستێکی نوێیە. میوانی ئەمڕۆم پارێزەرێکە ڕاوێژکاری نێودەوڵەتیە. باس و خواسەکانمان لەسەر کاری پارێزەرایەتی و لەسەر ڕاوێژکاری خێزانی و هەروەها لەسەر بواری پەرلەمان قسە ئەکەین و گفتوگۆ ئەکەین. ئەویش خات و هێرۆ عتارە. خات و هێرۆ بە خێربێ و خۆشحاڵم بە ئامادەبوونێ. زۆر سپاس. خات و هێرۆ، پارێزەراتی چۆن هەڵبژات؟ چۆن بووبووی بە پارێزەر؟ بەناوی خوای گەورە و بەخشندەوە میهرەبان. سڵاو لە تۆ، سڵاو لە هەموو بینەران و بیسەران. لە مناڵیەوە کچێکی جوڵێکی زۆرم تێدا بوو. کچێک بووم ئاجور بم لە کۆڵاندا. هەمیشە ئەگەر شەڕێک بکرایە یاخود مافێکی براکانم شەکانم زەوت بکرایە، خۆم مافەکەم بۆ وەرەگەتنەوە و نەمێژ هیچ کاتێکیش مافی خۆم زەوت بکرێت، لەبەرەوەی کە مافێکم هەیە کەەوە تا بخۆم خاوەنی مافەکی خۆم و خۆم وەریگرمەوە. ئەمە درێژی پێواتە حەزی خۆتی تیا بۆ یا بە ناچاری چویتێتە ئەو بەشەوە؟ کۆلەجی یاسا کە من هەڵم بژات کە خوێندکاری شەشی ئامادەی بووم و دەرەجێکی زۆر باشم هێنا، خۆم حەزم لە زمانی ئینگلیزی بوو، بەڵام ماڵەوە خۆیان فۆرمەکەیان بۆ پڕکردمەوە. تەنانەت ئەو شەوەی کە فۆرمەکەشمان پڕکردەوە کە بۆ بەیانێکی بەمانگەیاندایەتەوە بۆ مەکتەبەکەی خۆم، چکە کاتە ئێمە دەستی بوو ئاوا ئەلکترۆنی نەبوو، فۆرمەکە درا لە نێوان من و زەهرەخانی خوشکم کە ئێستا مهەندیسەیە، لەم نێوەندەیە درا. من ئەموت زمانی ئینگلیزی ئەو ئەیوت کۆلەجی یاسا، چونکە هەمیشە لە 14 ساڵیەوە ئەگەر حەزیتیانە بێت سەرکەوتو ئەبێت. بەناسخان من لە تەمەنی 14 ساڵیەوە باوکم بۆ هەموو مەجلیسەکان و هەموو ئەو دانیشتانەی کە زانوێتی پێویستە کات و ڕێگەی پێدرێک من بچم منی بردووە. تێکەڵی مشتەمە زۆر بووم و ئەلحەمدولیلا بەهۆی خوێندنەوەیکی زۆرم لە بوارەکاندا، بەهۆی گوێگرتنم بۆ بەرنامە ئاینی و پەروەردەی و سیاسەکاندا، ئەمانە هۆکارێک بوون بۆ ئەوەی کە باوکم هەستی بە من ئەکرد کە ئەیزانی کە من ئەتوانم سەرکەوتو بمتایە. ماڵەوەشمان بە هەمان شێواز بۆیە کاتێککە فۆرمی پۆلی شەشم پڕ کردەوە، ماڵەوە خۆیان پڕیان کردەوە و یەکەم کۆلەجی یاسایان بنووسیم و یەکسەر لەوێش ناوم هاتەوە. ڕاستە بە حەزی خۆم نەچوومە بوارەکەەوە، بەڵام تیا سەرکەوتو بووم، چونکە لە دوای ئەوەی کە ساڵی کەمم لە کۆلەجی یاسا تەواو کرد، تێگەشتم لەوەی کە شوێنە ڕاستەکە ماڵی باوکم بۆیان هەڵبژاردوم کە کۆلەجی یاسایە. تێگەشتم لەوەی کە لێرەدا ئەتوانم خزمەتێکی زیاتر بکەم، تێگەشتم لێرەدا ئەتوانم ماف وەری بگرمەوە کە زۆربەی کێشەکانی کوردستان زەوتکردنی مافە، کەواتە توانیم ئەسپی خۆم تاو بدەم لە کۆلەجی یاسا و لە کاری پارێزەرایەتیە. بۆیە ماڵی باوکم هەڵبژاردێکی زۆر باشیان بۆ من دانا. کاری پارێزەرایەتی چی پێ بە تۆ بەخشیەوە یا بە لەگەڵەوەی شاچی لێ سندیتەوە؟ کاری پارێزەرایەتی وەکو لێ سندنەوە ئەوەی لە من ساندۆتەوە کە دایم وجدانێکی بریندارم هەیە، کە دایم دڵێکی نەئارام هەیە، کە دایم مشکێکی هیلاکم هەیە، کە دایم جەستەیەکی هیلاکم هەیە. بەڵام ئەوەشی پێبەخشیوم کە دایم دڵخۆشم بە وەرگرتنەوەی مافەکان، دایم دڵخۆشم باوکاریکردنی کەسێک، دایم دڵخۆشم کە خۆی گەورە توانایکی پێبەخشیم ئەتوانم کارێک بکەم لە خزمەتی هاوڵاتیانە، لە خزمەتی ئەم گەلەی خۆمدا. باشە خات و هێرۆ، من زۆرێک لە هاوڕێکانم ئەڵێن ئەوانی کە زەواجیان نەکردووە ئەڵێن ناتوانین بڕیاری زەواج بین یا بڕیاریشن هێنان بین کە پارێزەرن. هۆکاری ئەمە چیانی لەبەر ئەوەی پارێزەرایەتی چیتیاوە ئەو قسای خستوەتە سەر و بوارەوە؟ تاکە ئیشە لە هەموو دنیادا کە دەبێت بەیانیان بە فەیسێکی جوانەوە، بە جلوبرگێکی شیکەوە بڕۆی بۆ شەڕی لێسەندنەوەی ماف. بۆیە قورسە بۆ ئێمە زۆرتی بەرکەوتەکانمان لەگەڵ متتەهمایە تاوانبارایە، لەگەڵ ئەو کەسانەدایە کە خۆیکی شەڕەنگێزیان تێدایە، لەگەڵ ئەو کەسانەدا کە کێشەیەکیان هەیە. بۆیە ئەو ڕوئیان لە لای هەموو پارێزەرەی دروست بووە کە ژیانی هاوسەرگیری بە زەحمەت دەبیندرێت. کاتەمە کەسێکی زۆر لێهات و وردی ئەوێت بەتاکیدجا لەگەڵ ئەوەشدا ئێمەی پارێزەر زۆر کات وشە ناڕاستەکانمان پێدەوترێت. واتە دەیت بۆ لای ژن و پیاوێکە قسە کە کێشەیەکیان هەیە لەگەڵ لێکتریدا، ژنەکە پیاوەکە تۆمەتبارەکات، پیاوەکە بە هەمان شکڵ ژنەکە تۆمەتبار دەکات. لێرەدا هەندێک کات شەوەشەکارێکی بۆ دروست ئەبێت لە بۆ ڕێگا ڕاستەکە. بۆیە کاری پارێزەتی قورسە و بۆیە لەگەڵشیە ئەرکە
دینەکە قورستر لەگەڵیدا چونکە هەندێک کات ناتوانین ڕاستەکان بە تاوەتی لەلایەن ژن و پیاوەکە و درکی پێ بکەین پیاوەکە دێ ژنەکەی تۆمەتبارەکە ژنەکە بە هەماشکڵ پیاوەکەی تۆمەتبارەکە بۆیە لە لێدا کێشەمان بۆ دروست بێت بەڵام لەلایەکشە خۆشبەختین چونکە زۆرترین زاناریمان هەیە لەسەر شێوازە کۆمەڵایەتەکان لەسەر شێوازی شێوازە کۆمەڵاتیانەی مادام باسی شێوازی کۆمەڵاتی و ژیانی کۆمەڵاتیمان کرد هەموو ڕاوێژکارێکی خێزانی هەمووەکو ئەوەی پارێزەرێک کە بەردەوام کێشە کۆمەڵاتیەکانی لە بەردەمایە زۆرترین ئەو کێشانی کە لە ناو خێزانە ڕوئەدەن چییە؟ کێشەکان ئێستا نەبوونی کاتە بۆ یەکتری کە ناتوان کات بۆ یەکتری دانێن و لەگەڵ یەکتری دابن دوو تۆڕە کۆمەڵاتیەکانە کە بە تاوەتی ژیانی تاکی ئەمی داگیر کردو بە تایبەتی ژیانی هاوسەرەکانمان خیانی زەوجی دوورکەوتنەوە لە دین هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی کێشە لە نێوان هاوسەرەکاندا چونکە کە تۆ بنەماکانی دین لە ناو خێزانەکەی خۆتا جێبەجێ کرد هیچ کاتێکیشەی خێزانیت بۆ دروست نابێت بەڵام خێزان دوورکەوتەوە لە دین بەپێی ژیانیکی ئیسلامی و دینی ناڕواپەڕێەوە بۆی ئەمانە هۆکارێکە بۆ دروستبوونی کێشە خێزانی بەپێی سەرچاوە یا توێژینەوە لاتە کە خەڵک دوورکەوتۆتە لە پێی لێکۆڵینەوە و دراسەکردنی خۆم ماوەی 10 ساڵە کاری پارێزەرایەتێکم کەمترین خێزان هاتوۆتە لای من کە پابندی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە ناو خێزانەکەی خۆیدا کەمترین خێزان هاتۆ بۆ لای من بۆیە هەمیشە ئەو خێزانانەی کە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە ناو ماڵکی خۆیدا جێبەجێ دەکات کەمترین کێشەی خێزانی هەیە باشە خات و هێرۆ هیچ دادوەرێک لە دادگا لە ئەو دادوەرانی کە کارەکانەکەن یا پارێزەرەکان هەبووە قەت حەق بک بە ناحەق یان ناحەق بک بە حەق ئێستا بۆ نمونە گوێم لە دادوەرێک بوو لەم ڕۆژانەیە باسیەوەیە کرد کە ئافرەتێک خیانەتی لە مێردەکەی کردو و مێردەکەی بەڵگەشی پێبوو بەڵام مێردەکەی بە تۆمەتباردانە و حەقی یعنی مێردەکە بە بەڵگەیشەوە بابەتەکانی تەسلیم کرد وەکو پارێزەر وەکو خۆم کە لە خێزانێکی ئاینی پەروەردەکراوم هەمیشە باوکم پێوتم دەبێت دین پێش هەموو بەرژەوەندەکانی ژیانی خۆت بکەیت ناتوانم نەحەقی بکەم بە حەق چونکە لەبەرەوەی هەم پارەکەم حرامە بێت هەم لە دادگادا بە تاکید هەیە جا دادوەر بێ یان پارێزەر بێت لە پێناو بەرژەوەندێکی مادیدا ئەمەی کرد بێت بەڵام وەکو خۆم کە پارێزەرم و لە خێزانێکی ئاینی پەروەردەکراوم هیچ کاتە نەمتوانیوە نەحەقەکەم بکەم بە حەق لەبەرەوەی دینەکەم لە پێش هەموو بەرژەوەندەکانی مادی داناوە لە ژیانی ڕۆژانی خۆمدا خاتوێرۆ ئەچمە سەرتەوەرەیەکی ژیانی بەڕێزە لە مناڵیات چۆن بووی هەروەکو ێستا عەجوول و ئاوا وتوریا بووی لەبەرەوەی من باوکم هەمیشە پشتگیر و پشتیوانێکی زۆر باشم بووە هەموو ئەو کارانی کە کردومە پاڵپشتی سەرەکی من باوکم و براکانم بووە هەر لە مناڵیشمە بۆ جۆرەی ئێستا جوڵێکی زۆرم تێدا بووە و نەشم توانیوە زۆر دانیشم هەمیشە کێشم هەبوو لە ماڵاندا کە نەمتوانیوە زۆر دانیشم لە مەکتەبە چۆن بەخوا لە مەکتەبیش هەمووشە کە دایکم هات بۆ لای مامۆستاکانم ئەلحەمدولیلا لە مەکتەبە زۆر زیرەک بووم ئاستێکی زۆر باشم هەبوو دایم ئاوت بەس کچەکە دێکیشە هەیە جوڵێکی زۆر زیا لەم پۆلەکەیە و 2 دقم پێشەوەی جەڕز لێبە نەزانین چۆن ئەزانێ یەکسەر لە پێش ئێمەوە لە دریگاکە وەستابووی بڕاتە دەرەوە هەمیشە جوڵەیەکم تێدا بووە و جوڵەکانشم لە چارچێوەی شەرع و کۆمەڵایەتیا بووە باوکشم پاڵپشتێکی سەرەکی دژی کولتوری هیچ کاتێ باوکم هەمیشە پێیوتم هیچ کارێ مەکە کە دژی ئاین و کۆمەڵگا بێت بۆ خۆی پاڵپشتم بووە براکانم پاڵپشتێکی سەرەکی من دایکیشم کە لە ناو ماڵە پاڵپشتێکی سەرەکی من بووە ئەم جوڵانم بە پاڵپشتی باوکم کردو بەڕاستی هیچ کاتێک پێ نەوتم دانیشە ئەوە مەکە بۆچی ئەوت کرد و لە مناڵیشدا مناڵی کۆڵان ئێستا شایەتیم بۆ بدەن تۆزە خراپە چکە دایم لە کۆڵان شەڕکەرێک بووم کاتە ئێستا ئەوەیەک نمونەی خۆشت بۆ گەرمەوە ئەمە هەر بۆ خۆشیە گەرمەوە دراوسێکمان نیسا گەورە بووە و برازاکەشم لە کۆڵان دانیشتون بێک و پێی گوتووە محەممەد ئەوە پورە هێرۆ چۆنە ئێستا لە تۆ نادا توتی نەوەڵا توتی بۆ لێمان نادا توتی وڵی مناڵ لەماوە لەم کۆڵانە بەدەستی پورە هێرۆت لایانی نەخوارد بێ بەس لیانەکانی منیش کاکە هاتن سەری بەرامیان ئەشکان هاتن بەربارانیان ئەکردین منیش بە حەق بە حەق بۆ ناتوانم دانیشم لە بەرەو حەقی خۆم وەرگرتووەتەوە و
تۆزە جوڵەشم زیاتر بووە لە مناڵێکی ئاسایی و تەنانەت لە کاتی لە دایکبوونشما دایکم ئەگەرێتەوە ئەڵێ 4 ڕۆژە دایک بوویت لەسەر بێشکەکەت نەوتوانی ئەنی بمێنیتەوە خۆ دەڵاوەتە خوارەوە لە ئەسنای لە دایکبوونەکەشما ئەڵێ ئەنی لە ناوسکمدا ئەمەە جوڵە کردووە ئەمەە جوڵە کردووە لە ناوسکمدا هەر کەسێ بەهاتایە بە ماڵی ئێمە هەستی بە جوڵەکانی ناوسکی منەکرد ئەو نەم جوڵە بەوە خاتوێرە ئەچینە سەر ئەوەی بۆ کاری پارێزەرایەتیەکەت هەر بۆیە بەو شازێش کاری پارێزەرایەتی لا خۆشەویست ماڵەوە زۆر باشتوانیان هەڵی بژێنن بۆیانە بۆت هەڵبشێرن لە کاری پارێزەرایەتیە ئەو یاسانی کە هەیە لە هەرێمی کوردستان هیچ یاسایەکێ دژی بە هاوکولتوری کۆمەڵگەی کوردی بێ لە کاتی ئێستاە هیچ یاسایەکمان نییە دژی بەهاو کۆمەڵگەی کولتور و دینەکەمان بێت چونکە بوونی ئیسلامیەکە لە ناو پەرلەمانی کوردستاندا بەڕاستی زۆر گرنگە کە توانویانە نەهێڵن هیچ یاسایەک دەرچێت دژی دین و بەهاکانی کۆمەڵگا بێت. باشە تۆ وەک پارێزەرێک خۆت کاندید کردو بۆ پەرلەمانی کوردستان لەوێ بە تەمای چی بکەی وەکو پارێزەرێک؟ ئەو خزمەتەیە کە ئێستا کردومە مێژوەکەم دیارە کە پارێزەرێکی سەرەکی پاراستنی شکۆی خێزان بووم پارێزەرێکی زۆر باشی مافەکانی خانمان بووم بەپێی ئەحکام و دەقەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و پارێزەرێکی سەرەکی مافەکانی گەنج و موچەخۆر و خوێندکاران بووم دەمەوێت ئەو خزمەتە زیاتر بکەم لەو چوارچێوەیە کە ئێستا هەمە گەورەتری کەم سنوورێکی بەفراوانی بۆ دانم و بشتوانم لەوێ لە ڕێگای یاساوە بتوانم یاسای زۆر باشیان بۆ دەچێنین و بەپێی یاساش مافەکانی بۆ بگەڕێنینەوە. پێت وایە ئێخساسی بوارەکان لە هەرێمی کوردستان لە پەرلەمانە گرنگن؟ بەتاکید زۆرش گرنگە و بە تایبەتی تر یاساناس زۆر گرنگە لە پەرلەمانی کوردستاندا هەبێت لە خولی پێشوو پەرلەمانتارێکی حیزبێکی دیاریکراوی باڵا دەست خۆم دانیشتم لەگەڵیا بۆ بەیانێکەی یاسای چاکسازی خوێندنەوەی بۆ دەکرا پێم وت تا چەند زانیاری تێ لەسەر یاساکە لەگەڵ تاگونجە ناگونجێگە کۆمەڵگایە لەگەڵ حیزبەکەتە وتی هێرۆخان بەیانی ئەگەر زۆرینەی پەرلەمانتارەکان دەستیان بۆ برس کرد و بەڵیان بۆ کرد منیش ئاوایەک دەکەم ئەگەر بۆیان نەکرد و حیزبەکەم ئیعازی نامێ منیش بەخۆم دانیشتم هیچ قسێک ناکەم. بەڵام ئەو بە مافی خەڵک چوەتە ئەوێ بۆ داکۆکیکردن لە مافی خەڵک چوەتە ئەوێ چۆن بەڵام دوای زۆرینە ئەکەوێت چۆن دژی شتێک ناوەستێکە دژی بە هاوکولتوری من وەکو کۆمەڵی دادگەری کاتێک کە ئەگە بڕەوە پەرلەمانی کوردستان نوێنەری کۆمەڵی دادگەری نیم نوێنەری هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانم بەڵام ئەوان وانین ئەو دوو حیزبە کاتە دەڕۆنە پەرلەمانی کوردستان نوێنەری حیزبەکەی خۆیانن لەوێ خزمەت بە حیزبەکەی خۆیان دەکەن هەموو ئەو یاسانی کە دەچێندرێت هەموو ئەو هەموارە و پێشنیازە یاسانی کە دێنە پەرلەمانی کوردستان ئەگەر لە بەرژەوەندی حیزبەکەی خۆیان نەبێت هەرگیز و هەرگیز نەدەگی پێدرێت و نەخوێندنەوەشی بۆ دەکرێت و بینیشمان لە یاسای تونوتیژی لە سەرۆکایەتی هەرێم ئەمانە هەمووی کێشەی و گرفتی لەناو پەرلەمانە دروست کرد. باشە لە تۆڕی سوۆشیال میدیا چەند کۆمنتێکم بینی بۆت هاتبوو ئەو کۆمنتانە باسی لەوە ئەکرد کە پشتێنێکی سەلامەتیت بۆ خوێندکارانە دروست کرده بوو ئەوە چۆنی بوو چۆن بۆ ئەو پشتێنە دروست کرد کە کاتی خوێندکارەکان خۆپشانانیان کرد بۆ مافی خۆیان بۆچی ئەوەت کرد؟ عادەتەن ئەو ڕۆژانە کە خۆپیشاندانی خوێندکاران بوو لە زانکۆی سلێمانی کە داوای مافێکی سەرەتای دەرماڵێکی 600 چ هەزاریان دەکرد کە ئەم دوو دەسەڵاتە بە خۆیان قۆڕق کردو ئەمە چەند ساڵە 2014ەوە ئەم مافیان لە خوێندکارانی ساندۆتەوە نە ئەچمە دادگا چکە دادگا تەنها مافی یەک کەسم لێ وەرەگرتەوە مافی دوو کەس مافی خوێندکاران لە پێش ئەو مافەوە بوو بۆیە بە بەردەوامی بەشداری خۆپیشاندانی خوێندکارانم کردووە لە زانکۆی سلێمانی و لەگەڵشیانە هاوکار بووم کاتێک کە دەمزانی ئاسایش دەیەوێت پەلاماری گەنجێک بدات تونوتیژی بەلامەر گەنجێ بکات یەکسەر ڕۆژمە بەردەم ئاسایشەکە بە ئەم شێوازە پشتێنێکم بۆ خوێندکارەکە دروست دەکرد دەم و تۆڕاکە من لێرەدا ئەمێنمەوە بە ئاسایشەکەم ئەوت ئەگەر ڕاستەکەی وەرە پێشەوە لەگەڵ منە هەرگیز ئەلحەمدولیلا هیچ ترسێ لە ژیانی منداڵیە بەتاکید چەند جار بەرگازی فەرمێسکرش کەوتم دوای ئەوە دەرگای حرەمی زانکۆی سلێمانیان داخێز ئێستا ئۆتۆماتیکی بە منیاوت بە هیچ جۆرە تۆ ناتوانین بڕۆیتەوە ناو حرەمی زانکۆ وەکو پارێزەرێک بچیتە پەرلەمانی کوردستان
مادام ئەوەندە لەگەڵ گەنجە ئیشەکی وە پارێزگاری مافەکانی خوێندکارانیشی ئامادەی بە یاسا بیسەپێنی دەرماڵەیەک بۆ خوێندکاران بکرێ بە یاسایی کەیتر هیچ کات نەکەوێتە ژێر بارودۆخی هیچ بارودۆخێکەوە ئەو مافەیان پێ بدرێت نەک تەنها بۆ دەرماڵەکانیان بە یاساد بۆیان ئەگەڕنمەوە تەنها بۆ شوێنی مانەوەشیان بڕۆسی داخلیەکانی ئەم کوردستانە بکە شوێنی مانەوەیەکی زۆر ناخۆشیان هەیە شوێنێکی ئارامیان نییە شوێنێکیان نییە تا بتوانن خوێندنێکی زۆر باشی تیا بکەن شوێنێکیان نییە تا هەز بە ئارامی بکەن شوێنێکی خەوتنیان نییە تا بە ئیسراحەت خەوێکی ئارام ببینێت بۆیە لەسەر هەموو مافەکانی خوێندکاران و هەموو گەنجان بە یاسا بۆیان جێبەجێ دەکەم و بە یاسا دەریان یاسایان بۆ دەدەچنم تە بە تایبەت بە خوێندکاران پێت وایە ئەتوانی بەتەنیا ئەوە بکەی ئەگەر بەتەنها دەست باڵاکان هەردوو حیزب لەگەڵیانە بن بەتاکید چونکە پەرلەمانی ئەم جارە زۆر جیاوازە ئەکسەر ئۆتۆماتیکی 11 کورسی لە حیزبی باڵا دەستێنراوەتەوە ئەمە یەک دوو هەمینیان ئەم جارە وەکو کۆمەڵی دادگەری کە هەمیشەش ئەمە دروشمی ئێمە بۆ ناو پەرلەمانی کوردستاندا ئەوەندەی ململانەی سیاسی ئەکەین بۆ ئەوی باشترینی یاسا دەربچێنرین بۆ بەرژەوەندی هاوڵاتیان ئێمە خۆمان خەریم ناکەین بە ناکۆکی سیاسیەوە ئێمە پارتی و یەکێتینی دانیشم لە پێناو بەرژەوەندیەکی حیزبی ناکۆکی سیاسی بهێمە ناو پەرلەمانی کوردستانەوە لە پێناو پۆستێکی سەرۆکی پەرلەمان جێگیرێکی سکرتێرێکی خەریکی ناکۆکی سیاسی بم من ئامانجمە کە ململانەی سیاسی بکەم بۆ ئەوی باشترینی یاسا ناو پەرلەمانی کوردستانە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان دەرچێنم زۆر باشە لە یەکێک لە کەیسەکانە کە جوڵانێک کەیسی قمارخانەکان بوو کەیسی قمارخانەکان دوایەوەی کە جوڵانە هەڵایەکی زۆری دروست کرد هیچ هەڕەشە و مەترسیەک بۆ سەرژیانە دروست نەبوو دوای ئەوە من لە دوای ئەوەی کە کەیسی قمارخانەکانم لە سلێمانی جوڵاند ئەو بەرپرسە سیاسی کە لە لێدوانەکەمدا باسی دەکەم کە قماری بە هاوسەرەکەی خۆیەوە کردووە چیرۆکێکی تراژیدیا لە پشتی ئەم کەیسەوە هەیە کە داواکاری گشتی ئاگادارشە چیرۆکە چییە بە حکمی ئەوەی کە ڕاوشکاری نێودەوڵەتی و پارێزەرم و لەگەڵ ئەوەشدا بە بەردەوامی خەریکی وتنەوەی سیمینار و پانێڵ و وەرکشۆپم بانگێشنامێکی زۆر باشم بۆ هات لەم شارانەی هەرێمی کوردستاندا لێکێک لە ڕۆژەکان بانگێشنامێکم بۆ هات بۆ وتنەوەی سیمینارێک بۆ نزیکەی 100 گەنجی تازە پێگەشت و کە باس لە خراپبەکارانی ئامێرەکانی پەیوەندی بکەم دەڕۆشتمە ناوچەی مێرگەپان بۆیە ئەمە دەگێڕمەوە لە لایەک و تراژیدیا بوو لە لایەکشەوە ئەوەندە لەژێر چاودێری ئەوانە بووم تەنانەت ئاگیان لە هەموو جوڵەکانی من بوو ئەو ڕۆژە من سیارەی خۆمم پێ نەبوو سیارەی پورمم پێ بوو بە ڕەحمەت بێت خوا گەورە لێی خۆش بێ ئەیزانی کە ینی چاودێری منی دەکرد لە ئەسنای گەڕانەوەمدا بۆ سلێمانی لە تقریبا نزیکی سەیتەرەکەی قزلەر بوومەوە ئەو بەرپرسە بە سیارەیەکی وەنەوشەی سپی بەردەمی سیارەکەی منی کرد وتی دابەزە ئەلحەمدولیلا وەکو کەسێکی ئاینی کە من خوای گەورم لەگەڵایە من حیمایم ناوێت خوای گەورە بۆ من هێزێکی بەخوەتە پێویستم بە حیمایە نیە دابەزین تم فەرموو وتی خوا بتکا بە قوربانی ئیسلامیەکان بە تایبەتیتر کۆمەڵی دادگەری لەبەرەوەی تۆ ئەندامێکی چالاکی کۆمەڵی دادگەریت ئەگینا هەر لێرەدا ئەم کردی بە قوربانی یەک فیشەک بەڵام ئەگەر ئێستا من تۆ بکوژم کۆمەڵی دادگەری چارچەکی بەرزە بێتەوە ئێمەش نزمە بینەوە لەبەر ئەوە جایتر کەس دەست بۆ کەیسە نەبێتەوە منیش ڕاستەوخۆ وتم گوێگرە من لەژێر سایی ئیسلامیەکاندا دەژیم حتمما لەژێر سایی خوای گەورەیە و پاشان ئیسلامیەکان کە ئیسلامیەکانیش بنەمەکانی ئاینی پێرز ئیسلام جێبەجێ دەکەن نەک ئەم جارە دەیان جاری تریش نە لە تۆ ترسم نە لە بەپرسەکانی ترشت ئەترسم ئەگەر ئەم جارە جەنابەت بازرگانی بە هەر ئافرەتێکی ترەوە بکەیت و من پێی بزانم دەجایێتە سکاڵاو لەسەر تۆمارەکەمەوە زۆنی سەوز بوو لەبەر ئەوە پێدوانە بێ من کە من بوەستم من ناوەستم بۆیە تۆ ئەگەڵ لە جوڵەکانی خۆت بێت بەهای کۆمەڵگا بەهای دین لە لای من لە پێش هەموو شتێکەوە دامناوە ئەمە ئەگەر سێری بکەین لایەنێکی تراژیدیای هەیە چکە کچێک کە پیاوێکی بەرپرسێکی باڵا بێت لە بەرامبەریا بۆستێتەوە زەعیفی بەرپرسە باڵاکەیە قووەت و هێزی منە
لەلایەکی ترشەوە خۆشببختی بوو بۆ من کە من توانی ومە قومارخانەکان بەرپرسێک بێنمە سەر خەت لە ترسی ئافرەتێک بۆ جۆرە بەڵێ بە تاکیت ڕزگاری بوو بەڵام ئەمە سەربەرزیە بۆ من بۆ ئیسلامیەکان و بۆ کۆمەڵی دادگەری کە توانیمە ئەم کارانە بکەم. بۆچی کۆمەڵی دادگەری هەڵبژاردووە لە ڕووی سیاسیە و لەبەرەوەی لە ناو کۆمەڵی دادگەری مافەکانی من هەمووی دەسەبەر ئەکرا و ئەشتوانم وەتوانیشمە لە پێشووتردا کۆمەڵی دادگەری بکەمە ئامبڕازێک بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان. پێت وایە لێرە توانی خزمەت بکەیت؟ زیاترش ئەتوانم خزمەت بکەم و بەناوی کۆمەڵی دادگەریشەوە زیاتر خزمەتم کردووە بۆمە پەرلەمانی کوردستان ئەو خزمەتێکی ئێستا کردومە زیاتریشی دەکەم و زیاتریش دەبێت لەبەرەوەی من پێشینەیەکم هەیە لە کاری پەرلەمانتە لە کاری یاساییدا و لە کاری پارێزەرایەتیدا و کارەکەی منیش دەچاندنی یاسای لە پەرلەمانی کوردستاندا کەواتە زۆر باشتر و ئاسانتر دەتوانم لە پەرلەمانی کوردستان خزمەت بکەم کۆمەڵی دادگەریش بکەمە ئامڕازێک بۆ خزمەتەکانی خۆم بە هاوڵاتیان. زۆر باشە. ناخۆشترین چیرۆکی ژیانە چییە هێرۆخان؟ ناخۆشترین چیرۆکی ژیانی من لە تەمەنمدا دوو چیرۆکن. چیرۆکێکیەکان کە تا ئێستا کاریگەرێکی هە لەسرم ماوە هیچ کاتێ ناتوانم لە بیری کەم هەمیشە بۆچی ئەگریت؟ ببوورە نەم ئەویست دڵت پڕ بێ بەو شازە. هەمیشە کاریگەریەکەی هەر هەیە لەسرم کە ئێستاش لە کاتی هەڵبژاردنەکانە کە ئێستا خەریکی بانگەشەی هەڵبژاردنین بڕواتە بێ بەخەو لەگەڵمایە کە ئەویش شێرخانی پورمە کە نزی تقریبان 19/1/2024 ناخۆشترین ڕۆژی حیاتی من بوو کە لە دەستمدا بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە وفاتی کرد و هەر ساڵی پار لە مانگی نۆدا هەواڵی توشبوونی بە نەخۆشی شێرپەنجەی خوشکە گەورەکەم پێگەیشت کە ئەمەش هەر ڕووداوێکی زۆر ناخۆشی ژیانی من بوو. بوونی شێرخان لە ژیانی مدا زۆر گرنگ بوو پاڵپشتێکی زۆر باشی من بوو ئەوەی کە هێروی بناسیایە حتممە 100% شێرخانی ئەناسی کە بۆ من چی قەڵایەک بوو بۆ من چی ئافرەتێکی نمونە بوو ئەمەدە دەرسی جوانی لێوە فێر بووم بە ناسخانگیان هەمیشە فێری وەفای ئەکردم دەیوێت چوویتە هەر شوێنێک هەر جێگایەک ئەگەر تەنانەت خوێکەشت خوارد چاکەشت خوارد دەبێ وەفات بەرامبەر بۆ شوێنە هەبێ فێری سەبر بووم لێوەی نزیکەی ساڵێک و 5 دانە مانگ نەخۆشی شێرپەنجەی هەبوو ئازارێکی زۆری هەبوو هەموو ڕۆژە کە دەچوومە لای ئەو ساڵ و 5 مانگە بەجێم نەهێشت ئەو ساڵ و 5 مانگە بەیەکەوە بووین تەنانەت ئەو کاتەی کە ڕۆحی دەچوو لەگەڵ یابووم لەسەر دەستم بوو فێری سەبرێکی زۆر جوانی کردم دەیوێت ئەموو ڕۆژە کە ئەچووم ئەموت پورێگیان چۆنیت ئەحواڵە باشی ئەیوت ئەمڕۆ لە دوێنێ باشترم کە ئەمڕۆ لە دوێنێ زۆر وەزعی خراپتر بوو هەمیشە داوای شیفای لەخوا دەکرد ئەوە چه هەستێک بوو ئەوە چی وای لێکرد چ شتێک لە ئیمانەکەی زۆر بەقوت بوو عەقیدەکەی زۆر بەقوت بوو هەر کەسێک ئەهاو باسی مردنی بۆ دەکرد نائەترسا چونکە پورم قوربانی دەری خانەوادەکەی خۆشی بوو پێش ئەوەی کە مۆفات بکات ڕۆژێکیان بۆ دایکم ئەگەڕێتەوە نەکەم پێ دەڵێت زانی ئەم شەو خەوێکم بەشلێرەوە بینیوە لە خەومدا پێ کۆشک و قەسرێکیان پیشانیاوم و توێتی ئەم کۆشک و قەسرە لە بەهەشتا هیچ لێرخانە چێن گەورەیە دایکت ئەو خۆت پێ ببینێ فێری ئەو بەخشندەی کردم کە لە 2011ەوە موچەیەکی خانەنشینی باوکی بۆ بەجێ مابوو 3 مانگ بەر لە وەفاتی کە وەسیەتنامەکەشی لای من بوو هەموو میراتێکی دوای خۆی لای من بوو هەموو قسە کۆتایەکانی هەر لای من بوو وتی وەرە بابە من بۆ ژوورە چوومە ژوورەکەی کۆمەڵێک پارەی پیشانیان وتم ئەمە چێدا دەشرێت وتی ئەمە ئەو پارەیە کە نەمتوانیوە بەهۆی نەخۆشیەکەم و بیکەم بەخێر لە دوای وەفاتم بۆم کە بەخێر وتم ئەمە دەکوێ بووە وتی ئەمە موچەکەی باوکمە کە لە 2011 وەرم گرتووە
هەموو مانگێ پارەکەین بۆ کردو بەخێر ئەم مەجموعە پارەی ماوە لە موچەی باوکم 1 دیناری بە من حرام و بێت هاتبێتە گیرفانمەوە هەموو مانگێ پارەکەم بۆ کردووە بەخێر ئەی چەند خۆشە کاتێکە دایک و باوکێک وەفاتەکەن مناڵێکی ئاوایانە دوێ خۆی بەجێ بمێنێت وتم باشە خۆم و چێ لە ڕووی یاساوە شەرعەوە هی تۆیە حەقێکی یاسایی خۆتە وتی نەخێر لەبەرەوەی باوکم بۆ بەخێوکردنی ئێمە زۆر سەختی چەشت کەواتە پاداشتی باوکم لە لای من ئەمێ من بیدەمەوە بۆ خێرەی کە موچەکەی بۆ بەجێهێشتوم دەستخۆش بێ و ڕۆحی شاد بێ ئامین هزار جار زۆر دەستی بێ ئامین ئامین ئینشاءالله بڕواتە بێ بەناسان نەم کاتی بانگەشێدا هەموو کاتێک لەگەڵمایە هەموو دقەیەک لەگەڵمە هەموو سانێک ناو سیاتەوە زیاتر هێزی پێ بەخشی بەتەکی چونکە پێش وەفاتی هەمیشە ئەیوێت 24 ساعتە ناخەوم لە کاتی بانگەشەدا لەگەڵ تۆدا دەبم بەڕاست ئێستا لەگەڵمان نییە بەڵام ڕۆحی لەگەڵمایە جێگای بەهەشت ئەچمە سەرتەوەرەیەکی تر لە ژیانی بەڕێستا کە زۆربەی کات لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە چالاکی ئەمەوێت پێت بڵێم تا چەند لایەنی ئابووری گرنگە بۆ ئافرەت لەلایەنی دین و شولانی کۆمەڵایەتیشدا ئەگەر ئەم بابەتی ئابووری سەربەخۆی بەلایانی ئیجابیاتەکەی لێک بدەینەوە نەک بۆ لایەنی کە ئێستا بانگەشی بۆ دەکرێت و دەبێت ئافرەت خاوەنی ئابووری سەربەخۆی خۆی بێت و لەگەڵ هاوسەرەکە دەغیلەکان جیاکەنەوە و هەرێکەوسە و ماڵێکی سەربەخۆی هەبێت بەم شکڵە بەم شێوازە من هیچ کات لەگەڵ یانیم بەلایانی دینەکەی ئافرەت لەناو خێزانەکەی خۆیدا دەتوانێت خاوەنی ئابووری سەربەخۆی خۆی بێت و دەشتوانێت لەو ئابووریە سەربەخۆیی کە هەیەی لایەنێکی ئاسانکاری بۆ ناو ژیانی کۆمەڵایەتی خۆی دروست بکات وەلایەنی یاسایەکەشی ولایەنی کۆمەڵایەتێکەشی بە هەمان شێوەیە لە یاسادا دەتوانێت ببێتە خاوەنێکی ئابووری سەربەخۆی خۆی لایەنی کۆمەڵایەتیەکەش کە ئافرەت بوو بە خاوەنی ئابووری سەربەخۆی خۆی دەتوانێت لەناو خێزانەکەی خۆیدا ئاسانکاری بۆ ژیانی خۆی بکات دەتوانێت ئەو جۆرە زەخت و جۆرە قورسایە لەسەر ژیانی هاوسەرەکەی کەم بکاتەوە چونکە ئەگەر ئافرەتەکە خاوەنی موچێکی خۆی بێ خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆی بێت هەندێک پێداویستی کە لە ژیانی ڕۆژانەی خۆتدا هەیە کە لە ژیانی کۆمەڵایەتی خۆتدا هەیە پێویست ناکە بە هەموو کاتێک بگەڕێتەوە بۆ لای هاوسەرەکەت بڵێ پارەیەکم بەرێت چکە تۆ خۆت خاوەن ئابوورێکی سەربەخۆی خۆتی کەواتە لێدا توانیت تا کەمێک لە قورسایی ژیانی هاوسەرەکەشت کەم بکەیتەوە و توانیشدا لەگەڵیشە بیبیتە هاوبەشێک بۆ خۆشبەختکردنی ناوماڵەکەی خۆت بۆ ئاسودەی ناوماڵەکەی خۆت بۆیە هەموو خانمێک دەتوانێت ببێتە خاوەنی ئابووری سەربەخۆی خۆی و لە ڕووی شەرعش و لە ڕووی یاساشەوە ئەم مافی پێدراوە لە ئێستاە ئەو ئابوورەی خانمانە کە هەیە کە بانگەشی ئەوە ئەکرێ کە هەموو ئافرەتێک مافی ئەوە یەکتی ببێتە خاوەنی ئابووری سەربەخۆی خۆی هەست ناکەی جۆرێک لە بەکاڵابوونی تایە بەهۆی بازرگانەکانەوە ئەیانەوێت کۆمەڵێکی باش لە ئافرەت بکەن بە کاڵای خۆیان نەک بە شێوەیەکی شیاوی محتەرەمانە کە هۆکاری دروستبوونی ئەم باردوخۆ هۆکارێکی ژنان خۆیانن هۆکارێکشی لانە سیاسەکەیە هۆکاری ئەوەی کە لانە سیاسەکان دەیانەوێت هەلی کار زیاتر بۆ ژنان بڕەخسێنن چونکە ژنان بە پارێکی کەمتر کارەکەن پیاوان وەهانین لەگەڵ ئەوشدا هۆکارەکەی ژنان ئەوەیە کە پێیان وایە ئەگەر ببنە خاوەنی ئابووری سەربەخۆی خۆیان ئیتر لە ناو ماڵەکەدا کوێخایەتی پیاو نامێنێت سیستەمی پیاوسالاری پیاو نامێنێت کە ئەمانە هیچی لە سیستەمی واقع ئەو لە ئاینی پێوزی ئیسلامشدا نییە سیستەمی بەناوی سیستەمی پیاوسالاری ئەمە شتێکە ڕێکخراوەکانی ژنان دروستیان کردووە بۆ ئەوەی کە ژن هەموو ڕێکخراوەکانی ژنان نەخێر هەندێک لە ڕێکخراوەکانی ژنان دروستیان کردووە بانگەشەوە دەکەن سیستەمی پیاوسالاری شتێک نیە بەناوی سیستەمی پیاوسالاریەوە بەڵام دەیانەوێت بە ناوی ئابووری سەربەخۆوە کچانمان لە ماڵەوە بهێنە دەرەوە بۆ دەستکەوتنی پارێکی کەمیش ئەوەنەی کچانمە بە پارێکی ئەو دەکەم ئیشەکەن کوڕانمان نیکەن بە 300,000 دانیشتووە لە هەشتی بانی و هەتا وەکوی هەشتی شەو بەڵام کوڕەکانمان ئەم کارە ناکەن بۆیە ئەمە پلانێکی سیاسیە کە پاڵپش بە ڕێکخراوەکانی هەندێک لایەنە حیزبە سیاسیەکان دەکەن بۆ ئەوی ژنامە بکەنە کاڵایەک بۆ سەرکەوتنی حەز و ئارەزوو مادی پیاوەکانمان و ئەوەندەی کە ئەوان لە خەمی ئافرەتاندا ببنە خاوەنی ئابووری سەربەخۆی خۆیان با ئەوەندە لە خەمی ئەوە دابن کە ژنان بکەنە بڕیاردەر لە ناو دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەوەندەی کە پیاو هەیە لە ناو دامەزراوەکاندا ئەوەندەی کە پیاو هەیە لە ناو سیستەمی ناوناوەندی بڕیارداندا ئەوەندە ژن نییە ئەزانەی ژنان زۆربەی زۆری دائیرەکانیان پڕ کردوتەوە ئەزانەی ژنامان زۆربەی زۆری هەلی کاریان بۆ هەندێک لە گەنجان نهێشتووە
مەبەستی من ئەوە نیە نابێژن بێتە دەرەوە مەبەستی من ئەوە نیە کە نابێژن ڕۆڵی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی خۆی هەبێت باهی بێ بەس بەلایەنێکی ئیجابی جوانمان هەبێت با وەکو جاران کە چۆن باسی ژن ئەکرا ڕەمزی شۆڕش گێڕ بوو ڕەمزی چرای بەختەوەری ژیان بوو ڕەمزی پێکەوە نان بوو ڕەمزی پێکەوە ژیان بوو ڕەمزی خەباتگێڕی بوو دەبا ئێستا ژنان ئێمەش بین بگەڕێنەوە بۆ کللتورە جوانە بۆ ئەو دینە جوانە ببینە ڕێنیشاندەرێک بۆ کچانی دوای خۆمان ببینە ڕێنیشاندەرێکیش بۆ پێکەوە ژیان و پێکەوەنانی خێزانێکی جوان بۆچی وها کارێ بکەین کە بچینە شوێنێک ژنێکە لە کافتریای خەریکی نەرگەلە کێشانە دەی دوایی بەسەرگردانی و بە هزار کێشە و مەشاکی دەڕاتەوە بە ماڵە و مێردەکەشی دەڵێژن ئاوایە و خەڵک دەڵێژن ئاوایە بۆ ئێمە بتوە ئەم ڕوویای لە کۆمەلگای دروستکەین بۆ ڕوویایەکی جوان دروست نەکەم بۆ نێم ببم بە دایکی ئیماداران حەزەتی عایشە بۆ منم بە مفەکی دایکی ئیماداران هاتووە خەریتەی جەنگی کێشاوە پێشڕەوی جەنگ بووە بۆی من نێ ئەمانە بکەم بۆ نەبم بە ئەو حاکمی کە لە سەردەمی حەزەتی عومەری کوڕی خەتابدا کە حاکمی ناو بازار بووە بۆ من ئەمان بۆ نەبم بە زەینەب غەزالی بۆ نەبم واتە ئاسانە بەڵام سیستەمە سیاسیەکەمان و ئەو بانگشەی کە ئەوان بۆی دەکەن خەریکە تێکی دەدەن بەڵام ئێمە ئیشاڵان ناهێڵی سوپاس دەکەم هێرۆخان ئەمڕۆ لەگەڵمانە بووی هاوکارمان بووی زۆر سوپاس سوپاس بۆ بینەران و بیسەرانی ئازیز خۆشحاڵ بووم خواتان لەگەڵ